زیاتر لەسەر پرسی هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق و ڕێکنەکەوتنی پارتی و یەکێتی لەسەر کاندیدی هاوبەش لەگەڵ دکتۆر مەیادە نەجار ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆی زیاترەکەین. دۆر بەخێر هاتی، سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24. بۆچی پارتی و یەکێتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار ڕێکنەکەوتون؟ سڵاو ڕێز بۆ بەڕێستان و بۆ بینەری خۆشەویست. طبعاً پۆستی سەرۆک کۆمار پۆستی کوردە، پۆستی ماڵی کوردە، نەک تەنها حەکرا یاخود وەکو ویراثەیەک لە بۆ لایەنێک مابێتەوە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ سەر ئەو ئیتیفاقیەیە کە لە عورفێکی سیاسیە لە عێراق بەکاری دێنن. سەرۆک کۆمار بۆ ماڵی کوردە و سەرۆک وەزیران بۆ ماڵی شیعەیە و سەرۆک پەرلەمان بۆ ماڵی سونەیە. هەر وەک دەبینین لە 2003 تا ئێستا ئەو پۆستە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان وەری دەگرێت، ئەوە دەبێت لە ماڵی کورد ئەو بابەتە یەکلایی بکرێتەوە. بەڵام بەداخەوە بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پۆستە قۆڕقی کردووە بەدەستی بێنێتەوە، دەچێت بە دەنجی لایەنی شیعە و سونە بەدەستی دێنن. واتە ئەو پۆستەش لە دەست کوردی یعنی دەرهاتووە ئەگەر بەواقعیانە بیری لێ بکەینەوە، لەبەرەوەی بەدەنجی شیعە و بەدەنجی سونە ئیتیفاقێکی ژێربەژێری لەگەڵ لایەنێک لە حزبەکانی کوردی ئیتیفاق ڕێککەوتن دەکرێت و بۆ یەکێتی دەبێت. ئێمە وەک پارتی دیموکراتی کوردستان ڕێککەوتنێکی استراتیجیمان هەبوو کاتی مام جەلال خوا لێ خۆش بوو کە ئەو سەرۆک کۆمار بوو، جەنابی سەرۆک مەسعود بارزانیش سەرۆکی هەرێم بوو. بەڵام ئێستا ئەو ڕێککەوتندامەیە لە نێوان ئەو دوو حزبەدا نەماوە و مام جەلال خوا لێ خۆش بوو لۆ خۆشی هەر نەمایە و جەنابی سەرۆک مەسعود بارزانیش سەرۆکی هەرێم نییە. واتە ئەو ئیتفاقی استراتیجیە نەمایە. لێ دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی بگاتە ڕێککەوتنێک لەسەر پۆستی سەرۆک کۆمار و ئەو پۆستەش ئەگەر بینە سەرواقع دەگەڕێنەوە بۆ زۆرینەی دەنگ. پارتی دیموکراتی کوردستان نەک تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی هەموو عێراق زۆرترین ژمارەی دەنگی بەدەستهێناوە، سەروی ملیۆنێک دەنگی بەدەستهێناوە. بۆیە پۆستە سیادیەکان، پۆستی سەرۆکی هەرێمە، پۆستی سەرۆکی حکوومەتە، سەرۆک کۆمارە، ئەوە دەبێت لە حسەی پارتی دیموکراتی کوردستان بێت. و دەگەڕێنەوە سەر خاڵێکی گرنگیش. پارتی دیموکراتی کوردستان پۆست و پلا لە لای ئەوەندە گرنگ نییە. خۆمان دەزانین کە لە خولی سەیەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پارتی تەنازولی لەسەر پۆستی جێگیری دووەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کرد بۆ گۆڕان بۆ ئەوەی یەکڕێزی ماڵی کورد بپارێزێت. باشە دکتۆر، کاتە ئەمڕۆ بڕیارە گفتوگۆ بکرێت زیاتر لەسەر پرسی بابەتی سەرۆک کۆمار. پێت وایە کە ئەگەر هەیە ڕێککەوتن لەسەر کاندیدە بکرێت؟ تا ئەو لەحزەیەش ڕێککەوتن لەسەر شخصی سەرۆک کۆمار نەکرایە. بەڵام ئێستا ئەو سەعاتانەی ئەخیری ئینشاءالله ئەوڕۆ دانیشتنەکان و گفتوگۆکان چڕتر دەبێتەوە بۆ ئەوەی بتوانین دەستنیشانی کەسێکی شیا و نزیک لە سۆنعی قەراری پارتی دیموکراتی کوردستان و لە ڕابەری کورد مەسعود بارزانی بێت ئەو کەسە، بۆ ئەوەی بتوانێت نەک تەنها ئەو پۆستە وەک پۆستێکی تەشریفی بەکاری بێنێت، بەڵکو بتوانێت هەموو ئەو مافانەی کە ئەو سەلاحیاتانەی هەیە ئەو سەرۆک کۆمارە ئەو بەڕێزە بەکاری بێنێت. یەک لەوانە لە هەمووی گرنگتر حامی دەستورە کە ڕۆژانە ئێمە دەبینین دەستور پێشێل دەکرێت و فڕق دەستوریمان هەیە، خەرقی دەستوریمان هەیە. بۆیە دەبێت ئەو کەسە کەسێکی شیاو بێت، کەسێکی بەتوانا بێت، کەسێک بێت لە سۆنعی قەراری پارتی دیموکراتی کوردستان نزیک بێت. لە ڕابردوو بەڵێ نەیانتوانی ئەو کارە بکەن ئەو سەرۆک کۆمارانی کە هەبوون؟ نەخێر بەداخەوە هیچ سەرۆک کۆمارێک نەیتوانیوە ببێت بە حامی دەستور. حامی دەستور گرنگترین خاڵە بۆ هەرێمی کوردستان، لەبەرەوەی ئێمە کێشەکانمان لەگەڵ عێراق لەسەر چیە؟ لەسەر جێبەجێ نەکردنی دەستورە. کە دەستور جێبەجێ نەکرێت خەرق دەکرێت. ئەو مادانەی کە پەیوەندە و پەیوەستە بە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێبەجێ نەکرایە. بۆیە ئەو کەسەی کە دەنجی لەسەر دەدرێت بۆ سەرۆک کۆمار دەبێت کەسێکی بەهێز و بەتوانا بێت بۆ ئەوەی بتوانێت حامی دەستور بێت، دەستور جێبەجێ بکات و دەستور بەرقەرار بێت. باشە. پارتی لە هیچ حاڵەتێکا کاندیدەکەی خۆی ئەکشێنێتەوە؟ لەو بڕواایە دانین پارتی دیموکراتی کوردستان کاندیدەکەی خۆی بکشێنێتەوە، لەبەرەوەی ئێمە ئەوە بە مافی خۆمان دەزانین، بە مافی ماڵی کورد دەزانین. ئەو پۆستە تەنها ئیلایەنێک نییە کە تەنازولیان بۆ بکەین و لەو کاتەی تەنازولیان لۆ دەکەین کە ئەو کەسە لە با بڵێن ئەو کاندیدە بەڕێزە لە کاندیدەکەی ئێمە
زۆر بەتواناتر بێت زۆر کورت پەروەرانە بێت خاوەنی ئەزمونێکی زۆر باش بێت و نزیک بێت لە ماڵی کورد و لە هەموو کوت لە کوردستانیەکان و ئەو کاندیدەی کە ئینشاء الله لەو باوەڕدانیم ئەوڕۆ هەر جەلسە بکرێت لەبەرەوەی اتفاق نییە پێت وایە دیسانە دوا دەخرێت لەبەرەوەی تا ئێستا اتفاق نییە و بڕیارە ئەوڕۆ با بڵێن ژمارەیەک لە سیاسیەکانی ئیتاری تەنسیقی سەردانی هەولێر دەکەن و کۆبوونەوە ئەنجام دەدەن بۆ ئەوەی یەکلایی ببینەوە و کاندیدێک دەستنیشان بکەین و بە یەک کاندید بچینە هۆڵی پەرلەمان. سەردانی ئەوان بۆ کاندیدی سەرۆک کۆمارە یا بۆ کاندیدی سەرۆک وەزیران؟ بۆ هەردووچانە بۆ سەرۆک وەزیران ئەوان دوێنێ یەکلاییان کردەوە دوای کۆبوونەوەی ئیتاری تەنسیقی ئەوە بوو کە زەختیان کردەوە نوری مالکی بربژێری تاکە بربژێری ئیتاری تەنسیقیە بەڵام لە ماڵی شیعەش لە ماڵی ئیتاری تەنسیقیش بوونەتە دووبەرە دابەش بوونە بۆ سەر دووبەرە بەرەیەک تەئیدی نوری مالکی دەکات بۆ بربژێربوونی و بەدەستهێنانی دەنگ و لایەنێکیش دژایەتی دەکەن و قبوڵیان نییە کە بەڕێز نوری مالکی بربژێری سەرۆک عەفوەن وەزیران بێت لەبەرەوەی دەڵێن پاشەوەی کە ئەو تویتەی کە لەلایەن ترامپەوە بڵاوکرایەوە دەڵێن بەرژەوەندی عێراق لە پێشترە لە تاکە کەسی بەڵام نوری مالکی جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە خۆی تاکە کاندیدی ئیتاری تەنسیقیە و لایەنێکیش لە ناو ئیتاری تەنسیقی پشتگیری دەکەن بۆ بەدەستهێنانی دەنگ. باشە. هیچ بەڵێنێکتان لایەنە شیعەکان یاخود سونەکان وەرگرتووە بۆ ئەوەی کە دەنگ بە کاندیدی پارتی دموکراتی کوردستان بدەن؟ بەڵێ طبعا نامانەوێ ناو بینین بەڵام زۆرینەی ئەو لایەنانە بەڵێنیان داوە کە دەنگ بە کاندیدی پارتی دموکراتی کوردستان بدەن لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان تەجروبە کرایە تاقی کرایتەوە تا ئێستا کە تەنها با بڵێن بۆ بەرژەوەندی تاکە حزبی خۆیان کاریان کردی ئەوانەی کە بوونەتە سەرۆک کۆمار و هیچ ئیزافەیەکیان لە سیاسەتی نە لە سیاسەتی هەرێمی کوردستان لە سیاسەتی عێراق پێشکەش کردیە لێیە لایەنەکان وعدی بەڵێنی ئەوەیاندایە کە دەنگ بە کاندیدی پارتی دموکراتی کوردستان بدەن. باشە. ئاسایی و یاساییە پەرلەمان چاوەڕێی ڕێککەوتنی نێوان یەکێتی و پارتی بکە بۆ دەستنیشانکردنی کاندیدێکی هاوبەش بۆ پۆستی سەرۆک کۆمار؟ بەڵێ طبعا ئەو ماوەیە کە دەستنیشان کرایە لە دەستور پاشی کەمین جەلسە دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا پەرلەمان دابنیشێت و سەرۆک کۆمار دەنجی لەسەر بدرێت بەڵام لێرەدا کێشەمان هەیە لەبەرەوەی لە دەستور لە بادەی هەفتە ئەوەلەن دەڵێت دەبێت دوو لەسەر سێ ثلثەی ئاعضاء مەجلس النواب العێراقی دەنگ لەسەر بربژێری سەرۆک کۆمار بدات نیساب تەواو بێت و دووەم ئەوەیە کە لەگەڕی یەکەم ئەگەر ئەو کاندیدا ئەو دەنگەی بەدەست نەهێنا دەچینە گەڕی دووەم کە دەکەوێتە نێوان دوو بربژێر کە زۆرینەی دەنجیان بەدەستهێنایە لە نێوان ئەو دوو کەسە بە ئەغلبیە بەسیطە یەکێکیان سەر دەکەوێت بەڵام لەبەر ئەوەی ئێمە خەرقی دەستور نەکرێت چکە جەلسەی ڕابردوش کە دواخرا ئەوە خەرقی دەستور بوو فەرق دەستوری نییە فەرق دەستوری ئەوەیە کە دەستور غیابی قاعدەیەکی دەستوری بێت یاخود دەستور نەتوانێت قاعدەیەکی دەستوری تەنظیم بکات و جێبەجێ بکات ئەوە دەتوانین بڵێن خەرقی دەستوریش زۆر طبیعیە کە ڕوو بدات لەبەرەوەی تا ئێستا کاندیدەکەمان یەکلایی نەبوویتەوە لەسەر کاندیدەکە و ماڵی کورد لەسەر کەسێک ڕێک نەکەوتون بۆیە ئەو ڕۆژ ئەگەر دوا بخرێت هەر زۆر بە ئاسایی دەبینم و دەتوانین بشڵێن عێراق دەوڵەتێکی یاسایی و دەستوری نییە بۆ خۆشیان چەندین جار ثلثی معەتەڵیان بەکارهێنایە فەراغ دەستوریمان هەبووە لە عێراق بۆیە ئەو ڕۆژ لەو بڕوایە دانیم جەلسەکە دانیشتنەکە ئەنجام بدرێت تەنها ئەوەیە کە چەند ژمارەیەک لە کاندیدە سەرکەوتوەکانی ئەندام پەرلەمان دەنجیان لەسەر با بڵێن سوندی یاساییان نەخواردی ئەوان سوێندی یاسایی دەخۆن و بە تەفسیری محکەمەی ئیتیحادیش ئەوە نەک تەنها 220 دەنگمان پێویستە بۆ دەنگدان لەسەر بربژێر بەڵکو 220 دەنگمان پێویستە لەسەر انعقادی جەلسەی پەرلەمانیش بۆیە ئەوەش یعنی ئەستەمە 220 ئەندام پەرلەمان ئامادە بن لە هۆڵی پەرلەمان. بەڵێ سپاس دەکەین دکتۆر مەیادە نەجار ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق میوانی کوردستان 24 و سپاس بۆ ئامادەبوون. بۆ جەنابتان.